بینەرانی کۆباس سڵاوتان لەبێت لەلای گەنجێکم کە خاوەن پێداویستی تایبەتە بەناوی کاک جەمال بە جەمال ڕوستایی ناسراوە ڕۆژانە لە هەوڵدا کە لە گشت بوارە جیاجیەکانی ژیانی بەرەو پێشتر بە وەکو بواری وەرزش و هەروە هونەر و وەکارکردنی ڕۆژانە ئەڕۆمە لای خۆی و قسەی لەگەڵەکەم کاک جەمال سڵاوت لێبێ سڵاو لە تۆش بەخێر بێ سەرچاوم پێم بڵێ چی وای کردووە کە تۆ ڕۆژانە لە هەوڵدا بیتاوەکو بتوانین وەکو وەرزشکارێک یاخود وەکو باڵن خاوەن کارێک کە ڕۆژانە کار دەکەیت و لە هونەردا خزمەتی بەرچاوت کردووە سەرەتا ئەمەوێ خۆت بناسێنی فەرم من ناوم جەمال ڕەسوڵ مستەفا ناسراوم بە جەمال ڕوستایی لەدایک بووی 1970 دانیشتوی گوندی ڕستم و لە کۆمەلگای مەلا عومەر لەدایک بووم من زۆر شت بۆتە پاڵنەر تا بتوانم کارەکانی خۆم بەڕێ بکەم بە تایبەتی نابیناییەکەم نەمهێشتووە بەسرم دازاڵ بێ من بەسەری دازاڵ بوو باشە کاک جەمال نابینایەکەت لە باڵێن لە چ ئاستێکت ڕێژەی نابینایەکە چەندە وڵی ڕێژەی نابینایەکەم 100% بەپێی هەموو فاس و ئەوانەی کە کردیتم لە وڵاتی دەرەوەش کردیتم 100% چارە سەریشی نییە باشە چۆن بوو کەوا بڕیاردا بخۆت هەڵسیتەوە کە من لە خزمەکان پرسیارم کرد کە ڕۆژانە بەخۆت هاتو چۆ دەکەی پێویستت بە یارمەتی کەس نییە ئەوان دەستت ناگرم خۆت ئەڕۆیتە ماڵی خزم و دۆستان ئەمە چی وای لە تۆ کردووە ڕۆژانە ئاوا بەردەوام بیت لەوەی کە خۆت بەرەو پێشەوە بیت طبعاً دوو خاڵ هەیە بۆ نابیناکان ئەوانەی لە گچکەی ویان لێدێ مشک و تەرکیز و شتیان زیاترەکەوتە سەر دەرەوە یعنی لۆ هات و چۆکردن وشتیوە ئەوە زۆر ئاسایی بەڕێەکەن بەڵام کە گەورە بووی بە گەورەی وەت لێ هات تەرکیز وشتیوە زەحمەتە لەسەر خۆی بی ئێستا من معنەویەتی خەڵک وای لێ کردوم بتوانم کارەکانم بەخۆم بکەم باشە چ کارێک کە زۆر تیایدا بە ئەزمموی و شارەزای باش تدا هەیە وڵایی سێ کار هەیە ئەم زۆرم عەز لێیە یعنی تێشی دا سەرکەوتوو بوویمە لە هەر سێ کارەکانم یەکەم تۆپی پێ بە تایبەتی ئەوە هەروە کاری نووسین زۆر عەزم لێیە پێشتریش کاری مۆسیقا و گۆرانیم کردیە بە تایبەت عەزفی ساز بوومە باشە سەبارەت بە ڕاهێنان و وەرزش بەڵێ خۆمان بینیمان لە دیمەنەکانش بینەران ئەیبینن کە پێیان دەڵێت و ئامۆژگاریان دەکەیت کە چۆن یاری بکەن خۆت لە شوێنێک لە ناو یاریگا باڵن یاری دەکەیت وڵی من باوکمی ئەوەی کەمتر یاری ئەەکەم بەڵام عەزم لێیە ئەگەر یاری بکەم گۆڵچی بم ئەگەر نامن زیاتر کاری ڕاهێنەری دەکەم باشە چۆن نەزانیت ئەگەر تۆپێک لە ئاراستەیەکەوە بێت چۆن هەستی پێ دەکەیت مەسەڵەن ئەتو چۆن بەرامبەرم ناوەستاوی تۆپ لێ ئەدەی بەپێی دەنگی تۆپەکە من ئەزام تۆپەکە بەکەم ئاراستی